بەڵێ لەسەرم بابەتە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز ئایدن معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکهاتەکان لە حکوومەت یاریمی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمە بەڕێز ئایدن سپاس کە لەگەڵ کوردستان 24 کۆبوونەوەی نائاسایی ئەنجومەنی وەزیران بەڕێوە چوو ئەندامانی کابینەی وەزاری حکوومەت و نوێنەرانی کورد لە بەغدا بەشدار بوون. جەنابی شت یەکێک لەو کەسانە بووی کە لە کۆبوونەوەکەدا بووی. گرنگیم کۆبوونەوە بۆ فشارخستنە سەر بەغدا و داواکردنی مافەکانی گەلی کورد چەندە گرنگە، دەتوانین بڵین ئەتوانین لەم ڕێگەیەوە بەغدا پابند بە جێبەجێکردنی مافە یاسایی و دەستوریەکانی هەرێمی کوردستان بکەین. لە پێشکی زۆر سوپاس دەکەین، زۆر سوپاسی ڕێز و سەلاویش بۆ کەناڵی 24 هەیە. بەڵێ کەم کۆبنەوەیە لە کاتێکی گونجاو بوو، کۆبنەوەی گرنگ بوو کە تایبەت بوو بە ڕەوشی بودجە و موچەدا کە گرنگ بوو کە بۆ پشتیوانیکردن لە یەک ڕێزی و یەک هەڵوێستی لایەنەکان بە تایبەتی کە مووقفی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە زۆر گرنگ بوو، چکە لە ڕابردوودا دیارە کە زۆر غەدر کرا لە موچەخۆرانی هەرێمی کوردستان کە بە ڕەوانە نەکردنی موچەی خەڵکی هەرێمی کوردستان کە ئەمە لێرەدا گرنگەوەیە کە لەم کاتەدا یەک هەڵەوێست زۆر گرنگە، یەک مووقفی لایەنەکان زۆر گرنگە کە ئەمەش بەو کۆبنەوەی کە کرا بە لایەن ئەنجومەنی وەزیرانەوە کە ڕۆڵی جەنابی کاک مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵیشی زۆر باش بوو کە لە هەموو کات زیاتریش کە لەگەڵدا بووە کە بە یەک تیم کار بکرێت و ئەمە خۆی لە خۆیدا فشار خستنە لەسەر لایەنی پەیوەندەر بە تایبەت لەسەر حکوومەتی عێراق کە مەبەستی حکوومەتی عێراق و لایەنی پەیوەندیدار لە بەغدا زیاتر سیاسیە کە بەداخەوە کە بابەتی موچە کە بابەتێکی زۆر بەسیتە کە بابەتێکی حەقێکی مافێکی بەسیتی خەڵکی هەرێمی کوردستانە ئەمە داخلی سیاست کراوە، داخلی سراعی سیاسی کراوە لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ بەسی فشار باشە پێت وایە عێراق بەچمە بەستێکپرسی موچە و بودجێ هەرێمی کوردستان بە سیاسی دەکات؟ ئایا دەکرێت ماف و داواکاریەکانی هەرێمی کوردستان تەنها لە موچە و بودجەدا کەم بکرێتەوە و کورد بکرێتەوە؟ نەخێر، یعنی ئێستا مەسەلەن دەستور گرنگە کە زامنی مافەکان دەکات دەستوری عێراق، بەڵام بەداخەوە کە تاکو ئێستا لایەنی عێراق نەیتوانیوە لە چوارچوەی دەستوردا ئیدارەی عێراق بکات و ئەمە گرنگەکە لێرەوە دەست پێ دەکات کە گرفتەکەەوە لێرەوە دەست پێ دەکات، یعنی لایەنی عێراق حکوومەتی عێراق کە تاکو ئێستا نەیتوانێت بە شێوەیەکی باش لە چوارچوەی دەستوردا ئیدارەی عێراق بکات و کە ئەمە نائەدالەتی پێوە دیارە کە ئەمەش کاریگەری خراپ دروستەکە لەسەر ڕەوشی عێراق لە داهاتوودا. لێستادا کە ئێمە دەبینین کە گۆڕانکاری لە سووریا کرا کە ئەمانە کاریگەری لەسەر عێراقش دروست دەکات کە عێراق و سووریا جیرانی یەکن کە سووریا وڵاتێکی گرنگە و لە عینی کاتی کاریگەری لەسەر عێراق ئەکرێت و بۆیە پێویستە لایەنی پەیوەندەر لە عێراقدا دەبێت لە چوارچوەی دەستوردا کە تعامل لەگەڵ هاوڵاتیانی عێراق بکات و یعنی لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ هەموو پێکاتەکانی عێراقدا، بۆیە پێویستە لێرەدا ئیدارەی عێراق زۆر گرنگە، دەبێت ڕاچاوی مافەکانی خەڵکی عێراق و بە تایبەتی مافەکانی هەرێمی کوردستانی عێراق بکات و بەداخەوە لە چوارچوەی دەستور ئاماژەت بە دەستور کرد، بەڵام حکوومەتی عێراق زیاتر لە 55 مادەی دەستوری پێشێل کردەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان، پامبەدی یاسا و ڕێککەوتنەکانیش نابێت. ئەوە تا ڕاگەنراوی حکوومەتی هەرێمی کوردستان کە شێوەی ڕابردوو بڵاوی کردەوە دەڵێت کە عێراق تاکلایەنە ئەوێت دەست بە سەر گاز و نەوتی ناوچەکانی مادەی 140 بگرێت لە بڕی ئەوەی کێشەیە و ناوچانە چارەسەر بکات. کەواتە چۆن دەبێ هەڵسو کەوت لەگەڵ ئەم جۆرە عەقڵیەتە لە عێراق بکرێت؟ یعنی ئەم سیاسەتەی ئێستای عێراق تازە نییە کە لە ڕابردووە ئەم سیاسەتە پەیڕەوە کردووە بەکاری هێناوە بۆ بەرژەوەندی سیاسی خۆی کە هەموو لایەک ئەزانی تعاملکردنەکە تعاملێکی باش نییە، ینی ئەمە زیاتر گرفتی دروست کردووە، بۆیە
کە دەستور زامنی مافەکانی هاوڵاتیانی عێراقا و زامنی مافەکانی هەرێمی کوردستانە کە بەداخەوە لە ڕابرد و تا کوێستا ئەمە پەیڕەو نەکرایە بۆیە کە پێشێرکاری مادەکانی دەستوری عێراق کراوە لە ڕابردوش تا کوێستاش بەردەوام بۆیە گرنگە دەبێت گۆڕانکاری لە ئیدارەی عێراق بکرێت و کە ئەمە زۆر ئیدارەی لە ئیدارەی عێراق بکرێت و بۆی بتوانێت بە شێوەیەکی عادلانە کە ڕاچاوی مافەکانی هەموو پێکاتەکان و بە تایبەتی هەرێمی کوردستاندا بکرێت و لێرەدا کە گرنگە یەک هەڵوێستی وتم ئەمە یەک هەڵوێستی لایەنەکانی گرنگە کە ئەو کۆبنەوانش ئەکرێت و کە لە ئێستادا گرنگە بەداخەوە کە ئێمە لە ساڵی ڕابردوو کە بە تایبەتی لە مانجی 10 و 11 و 12 کە چەندەها جار کە موچەی هەرێمی کوردستان تاخیر بوو و دواکەوت دواتریش کە موچەی مانجی 12 تا کوێستە لەلایەن حکوومەتە عێراق نەهاتووە و ئەمانە هەموو گرفتن باشە بەڕێزایدن لە کۆبوونەوە ئاساییەکەی ڕۆژی شەممە لەسەر هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک بڕیاری کردی بە ڕاستپاردە و داواکاری بۆ بەغدا بەڵام وەزارەتی دارایی عێراق ڕاگەنراو و دەدات لە دوای ئەوە ئەڵێ کە من موچەی سەرجەم فەرمانبەرانە بۆ ساڵی 2024 ناردووە لە کاتێکدا ئەمە وان نییە حکوومەتی هەرێم داتا و دکمنتی لەبەردەستە پێتان وایە ئێستا کە کۆبوونەوەکانیش دەستیان پێ کردووە لە بەغدا بە تایبەتی سەرۆکی هەرێم لە بەغدایە بەرپرسانی عێراق پابەند دەبن بەوەی کە دەبێ بەرامبەر بە هەرێمی کوردستان بیکەن پرسی موچە چی لێ دێت یعنی لە ئێستا دەغەدەشی زۆر گەورە لە هاوڵاتانی هەرێمی کوردستان ئەکرێت و بەداخەوە وەزارەتی دارایی حکوومەتی عێراق کە بووتە مرکزێکی بووتە سنتەرێکی نوێنەرایەتی لایەنە سیاسەکان ئەکات و بۆ مەبەستی فشار دروستکردن لەسەر هەرێمی کوردستان بەداخەوە کە گەیشتەوە مەرحەلەی کە هەموو لایەک ئەزانی کە لە ئێستادا کە موچەی مانجی 12 ساڵی پار نەدراوە نەهاتووە کە تا کوێسە چارەسەر نەکراوە ئەوە ماپێکی بەسیتی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە لێرەدا لە ئێستادا کە لە کۆبنەوەی ڕابردوو لەگەڵ نوێنەرانی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیرانی عێراق و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا کە لە هەولێردا لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستاندا ئەنجامدرا کۆبنەوەیکی زۆر باش بوو کە چەندەها بڕیار دەرچوو یەک لەو بڕیارانە کە زامنکردنی موچەی ساڵی نوێی 2025 یعنی ئەمە زۆر گرنگە لە عینی کاتیشدا زامنکرد و مسۆکردنی بودجەی هەرێمی کوردستانە لە ئێستادا ئێمە کە دەبێت تەعاملەکە لەگەڵ بودجە بکرێتەوە نەک لەسەر موچە بودجەی هەرێمی کوردستان گرنگە دەبێت بەو شێوازەی تەعامل بکرێتەوە لەگەڵ هەرێمی کوردستان لە عینی کاتیشدا کە ئەو گۆڕانکاریانە ئەکرێت و لە میزانی عێراقدا ڕاچاوی مراعاتی مافەکانی هەرێمی کوردستان بکرێت ئەگەر هاتوو ئەمانە ئەمە بڕیارە و ڕاستپاردەیە و بۆ لایەنی پەیوەندیدار لە عێراقدا ئەگەر ئەمانە تەطبیق نەکرێت و لە داهاتوودا مووقفی سیاسیتر دێتەکایەوە ئەمەش هەموو ئەم کە ئەو کۆبنەوانش ئەو مواقفانش زیاتر بۆ بەرژەوەندی خەرچی هەرێمی کوردستانە زۆر باشە بەڕێز ئایدن معروف وەزیری هەرێم بۆ کاروباری پێکهاتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان سپاس لە هەولێرەوە لەگەڵ ماڵ